لەسەر شەقامێکی گرنگ و استراتیژیم، شەقامێک ڕێگەی بەستنەوەی هەرێمی کوردستان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە. پێنجوێن کەولۆس درێژەکەی کەمتر لە 40 کیلۆمەترە، بەڵام بۆتە ڕێگەی مەرگ بۆ گیانی هاوڵاتیان و شۆفێران. پێنجوێنەکان دەڵێن کەم ڕۆژەیە لەسەر ئەم شەقامە ڕووداوی هاتوچۆ و گیان لە دەزان ڕوو نەدات. چوومە ناو قەزای پێنجوێن، بە تەنها پرسیارێکم لەسەر خراپی ڕێگەوبانی قەزاکە بەس بوو تا دانیشتوانەکەی دنیایەک گلەی و گازندە بکەن. جەنابی براگەڕە لەو لاوە پارەی ڕەشوڕوتی ئەم میلەتە معاشەکە نادا، 4 مەترقیری بۆ کات و ئەیکا بە منەت بەسەر تۆ، بەسەر من و بەسەر هاوڵاتیان دێگەی ئەمە بۆ خۆی کاتێکیش کە لە زۆنی سەوزا قەرارە پرۆژەیە بکرێت، کاکەوان شایانی پرۆژە نین، بۆ ئێمە ئینسانین، بۆ ئێمە کوردین. کاکە من با و باپیران کەس و کارمە بووی لە پێناوی کوردایەتیا قوڕبەسەر و داما و کەمەندام و چوزانم هەتا دوایی هەموو کوردە وایە ڕاست. باشە کاتێکە تۆ جەناب و خۆ بە سەرۆکی حکوومەتی هەرێمەزانی دەوەرە کۆ لە هەموو تەمەندا تۆ ناجیدە پێنجوێن زانەکە مەناعەتی خەڵکی پێنجوێن چۆنە هەموو تەمەنی کاکە لە کاتێک شاکە ئێمە داوای پرۆژەیەکەکەین لە ڕای خوا ئیمزاکەمان بۆ بکەن. خەڵکی تیا بووتە قوربانی، خەڵکی تووشیەکی کارەسات بووە، زەرمەند بۆ تایە بڵێ تیان نەبووە. بەزی شەڵا بۆ ژمانەکانە درەوەتانە حەشی شارێ نەماوە پێنجوێنەر هەموو جادەکان دووساییدە وایە بەس پێنجوێن ماوە لە سنووری پارێزگای سلێمانیا تا هەولێریش ئەمنەی کەسەرنجمان نابێوی نەبێت پێنجوێن ماوە چاوەڕێگەی شەڵا ژنەوە بکرێت. لێتان تێک نایە مەرد و قساقی سیحەتان باشە قوربانە بن. ئەم ڕێی کەولۆس بۆ پێنجوێن یعنی پێتان وایە بۆچی ئەم شەقامە وای لێهاتووە، بۆ دووسایید ناکرێت، بۆ خزمەت ناکرێت؟ وڵی هۆکاری قەرەباڵقی جادەکەی و کورسیبارە هیچ کردنی زەختی لەسەرە ئەو زەختە زیاترە وتان ئینشاڵا بڕیاری ئەیتەپەن بەس ئینشاڵا بڕیانە داوا بۆم جوانە بۆ مارەکەم بە دووسایید. زەختە ئەو تەنکەرانەیە کە سوتەمەنی ئەگوازنەوەیان وڵی زیاتر ئەوانەیەرە وڵی سیارەی زیاترەوە سیارەکان هۆکاری سیارباری قورسە. قەزای پێنجوێن بەهۆی بەپیتی خاکەکەیەوە ساڵانە بە سەدان تۆن بەرهەمی شووتی و میوە و تەڕێ هەیە. هەموو ئەم بەرهەمانش بەسەر ئەم شەقامەدا دەگوازرێنەوە بۆ شارەکانی هەرێمی کوردستان و عێراقیش. بۆیە دەکرا نازناوی ڕێگەی مەرگ لەم شەقامە بسەنرایەوە و بکرایە ڕێگەیەکی مۆدێرن و سەردەمیانە. بەڵام نەک ئەوە نەکراوە، بەڵکو ئەو تەنکەرانەی کە سوتەمەنی دەگوازنەوە بوونەتە مۆتەکەیەکی دیکە بۆ گیانی ئەم شەقامە. قەزای پێنجوێن لە ڕووی کارژێڕێەوە پێکاتووە لە قەزایەک و 2 ناحیە و نزیکەی 150 گوند. لە ئێسادا بەشێک لەو گوندانە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری سەرەتایی و نەبوونی شەقام و ڕێگەوبانی پێویست چۆڵیان کردووە. زیاتر لە 50 ساڵە ئەم شەقامە یەک ساید و یەک ئاراسەیە. ئەمە شۆکارێکی سەرەکیە بۆ زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ. 15 ساڵ پێش ئێستا بڕیار بوو ئەم شەقامە بکرێتە دووسایید. هەرەوەش نا تونێلێک لە ناو شاخان لێ بدرێت بۆ کاراسانی هاوڵاتیان و شۆفێران. بەڵام تا ئێستا و بڕیارە تەنها خەونی شاعیرانەیە و نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە. هەردێ عوسمان، ڤار میدیا، ڕێگەی کەولۆس بۆ قەزای پێنجوێن.